بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەموو ڕۆژانێکی شەممە عەسرەکەی بۆ ئاسایشی ڕۆحمان، بۆ ئارامی دڵ و دەروونمان ئەچینە خزمەت کتێبی نایابی الداء والدواء، زانای پایەبەرز ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ نووسیوێتی. زۆرێک لە خزمەت ئەم کتێبا بووین و لەژێر سێبەری پەڕەکانیە ژیانمان گوزەراندووە. هەر لەو دەوا بەهێزانەی کە لە سەرەتاوە ئیبن القەیم باسی ئەکا تا ئەنواع جۆری موسیبەتەکان کە بەهۆی گوناهەوە دەستگیرمان ئەبێ و تووشمان ئەبێ، هەروەها دواترێتە سەر ئەنواع و جۆرەکانی گوناه و گەورەترین جۆری گوناه کە بریتێ لە شیرک بە درێژی بۆی باس کردیم. ئەمڕۆ مەسئلەیەکی زۆر گرنگ کە شتێکی زۆر ناوازەیە لەم کتێبە، ئەویش ئەوەیە مەسئلەی سوء الظن، گومانی خراپ بەخوا بردن جەلە جەلالوه لە بوارێکی عەقیدەیە ئیبن القەیم جێگەی ئەکاتەوە. ئەفەرمێ دوای ئەوەی تێگەیشتی کە شیرک ئەنواعی هەیە، هەندێک شیرک بە زمان ئەکرێ، هەندێکی بەکردەوە ئەکرێ، هەندێکی لە نیەت و ئیرادە و دڵی ئینسانەیە. دەی لەمە جوان حاڵی ببە کە شتێک هەیە هەموو نهێنی بابەتەکانت بۆ دەرەخ، ئینسان بۆ تووشی شیرکە بێت، چۆ گومانی باش نییە بەخوا جەلە جەلالوه. جاری وایە کەسێک کە گومانی باش نییە بەخوا جەلە جەلالوه، لەبەرەوەی چەند جارێک داوا لە خوا ئەکا و شتێکی پێ نادرێ پەنا ئەباتە بەر شتێکی تر، سەواء سحر بێ، سەواء بتێ بێ، سەواء دارێ بێ. ئەفەرمێ تەواوی شیرک لەم گومان خراپیەوە دەست پێ ئەکا. أفرمي فإن المسيء به الظن قد ظن به خلاف كماله المقدس. إنسان كجماني خراب بخوا جل جلاله أباد بيواك كمال بخوانية جل جلاله. بونمونا جاري وهي بيواك خوا قريبي نية، بوي دعاءك داولا كسي كتر أكا، داولا بتو دارك أكا. كافران للرجي قيامته محاسبة أمسو الظنيان لقلا أكره. منافق كان بهمان شواز. أفرمي ويعذب المنافقين والمنافقات والمشركين والمشركات الظانين بالله ظن السوء. للرجل قيامة عذاب منافق كان أدري النيرومي، عذاب مشرك كان أدري النيرومي. أما نبوتي أم عذابيان أدري أو أنتك أو كسانبون كجماني خرابيان بخوا بردو، ظني سوئيا بخوا جل جلاله بردو. عليهم دائرة السوء، هالشي خرابي بدوري خوانا هل أصوري لقل أوشا وغضب الله عليهم خواليان تربوا ولعنهم لعنتي لكردبون وأعد لهم جهنم وساءت مصيرا. جهنم خراب ترين كوتاي بودانا وانكوابر وبيري أرون كوابو خوا جل جلال باسي مشركين ومشركاتكات، منافقين ومنافقاتكات لسروي قماني خرابيان بخوا جل جلاله بردو. يك مسألة هي بيشوي تفسير يم آيات تواكم حزكم لخزمتي أبوستم كميك إما اشتيك من هي بيوتري الظن، اشتيك من هي بيوتري علم. زور كات زيادة روي أكري لخزمت فرمايشتي بيغمريانا صلى الله عليه وآله وسلم بتأتي هندي فكر بيابون فكري بنا قرآني ببيئوا إلى الدين حالي وبن لأخوة أنا وقصة كان برامبر بفرمايشتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم كضلنيا باللوي هركسيك طعني ليك فرمودة بدا يك فرمودة والله طعني لكمال صفات إخوادا شنك أجر وردي كينوا لأخيرا أم صفتي كداوة بناي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أم وشيا كبيوايا أم وشيا لقال عقلنا قنجي فرمايشتي الصحيح هي وانا الله لقال عقلنا قنجي قصيك دائما دوباره كانوا أعمل لي رجوابي أو قصة بدمو آية خوا جل جلاله لسر الظن إنسان محاسبة أكا حموان إلين
فرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەدلەکانی ظنین ظن چییە؟ یەقین و علم چییە؟ هەر شتێ لە 100% بێ پێوتە یەقین، پێوتە علم. لە 151ەوە هەتا لە 199 پێوترە ظن. هەندێک ظن هەیە قبول ناکرێ، مەسەڵەن لە 151 قبول ناکرێ، ظنێکی لاوازە، بەس لە 199 قبول ئەکرێ. هەرچی علومی تەجریبی ئەمڕۆ ئەبینن کە ئینسانەکان ئیشی پێ ئەکەن هەمووی علمی ظنیە، هەمووی. بنمونە مەسەڵەن لە علمی با بڵێن هەندەسا سیرکەین، ئینسان هات فکری جوڵا پێویستی بە شوێنەکەیە بەدەستی بەرز دەستی تیا بشووە نەچەمێتەوە، هاتن مەخسەلەیان دروست کرد، بەڵام مەخسەلە قۆترەیەکی گەورەیان لە بنیەوە دروست کرد، بۆ چونکە بۆی ئاوەکە لێەوە لە ناو سۆندەیەکەوە بچێتە خوارەوە، بۆی سۆندەکەش دیار نەبێ و شتەکەش ڕاگرێ شتێکی قورسی گەورە لەو ماڵەکە نەبینوتەن. چەندین ساڵەمە تەحەکومی کرد لە جیهانە، بەڵام ئەمە خەبەرێکی ظن نییە، ئەمە ئینسانە دروستی کردووە پێی وایە ئەمە چاک، یەقینی نییە. ئێستا لە جیهانە مۆدێلی ئەمە نەما، فکری ئینسانەکان جوڵا، هەندەسە لە جیهانە هەموو 7 ساڵ جارێ نوێ ئەبێتەوە. سەیریان کرد باشە ئەم هەموو قۆتەرە گەورە و ئەم بێت و لێرە گەلی دابنێ لە خوارە و کونێ بکە لە زەویەکە، ئەمەی ناوێ، بۆ لە دیوارەکە لە پەنای خۆیان کونێک نەکرێت، بۆ هەڵ نەواسرێ بە دیوارەکەەوە. ئێستا سیرەکەی مۆدێلی نوێی مەخسەلەکە هاتووە، هیچ شتێکی لەگەڵانی لە ژێرەوە لە ناو دیوارەکە ڕێک و پێک. زۆر شتی تر لەم بابەتە، هەمومان لەسەر ئاوەکانە بینی و ماسەلەیەکی گەورە بە دەرەوەیە و ئینسان ئەوەی ئەکا بۆی ئاوێک بەسەر ئاوەکە بڕۆ. باشە ئێستا فکری ئینسان بەرەو شوێنێکی تەتەوری کرد، ئەم علمە ظنیە بوو بە شتێکی تر گۆڕە، بوو بە قەزەیەکی تر، ئێستا لە ناو دیوارەکە خودی دیوارەکە دانێ ناوێ بە دەرەوە بێ. زۆر شتی تر لە بابەتە. وە لە علمی طیبە بە هەمان شێوە سەیرەکەی دەیان بابەت هەیە کە پێویستی بە گۆڕانکاری و تەجەدد هەیە، دەیان ساڵ سەیرەکەی لەسەر دەرمانێک ئەوەسێنێ، ئەم دەرمانە عیلاجی فڵان شتە دوای دەرئەکەوێ، ئەم دەرمانە سەبەبی فڵان نەخۆشیە، اینجا وەرە دەرمانەکە لابێ. بۆ چونکەمانە علمی ظنین تەجریبەی ئینسانە، تەجریبەی ئینسانی لە 100% نییە، بۆیە ئێمە ئەڵێن هەر جارێ علم گەیشتە لە 100% لەگەڵ قورئانە موافقە، قورئان و سونەیە موافقە، لەگەڵ علمی یەقینی خۆیە موافقە. بەڵام علمی ظنی ممکنە اختلاف هەبێ نەگاتە ئەو پلە. بەنمونە ممکنە علم هەموو کۆ بێتەوە بڵێ فڵانەشە، بۆ نمونە ئێستا بە حساب علمی ئەمڕۆ کە علمێکی ظنیە ئەڵێ بە تەجاریب مەسەلەن خەتەنەی ئافرەت خراپ لە شەریعەتی شاتووە باش، لە ئەخیرە ئەبێ علم بگاتە ئەم خاڵەکە باش، ئەبێ بگات کە گەیشتە یەقین ئەگاتە ئەو خاڵە، کە گەیشتە 100% ئەگاتە ئەوە. چونکە ئەمەی کە لە دینە واریدە ئەمە ئیشی ئینسان نییە، ئیشی خۆیە جەل جەلالوه کە ئێمەی دروست کردو، ئەو ئەزانێ بەرنامە بۆ ئێمە دانێت چی باشە چی خراپ، بڕیاری ئەو تەواوە. بۆیە سیرەکەی دەیان قەزایە هەبوو هەر خەتەنەی پیاوان، یعنی یەکێکە لە قەزیەکان نزیکەی 50 ساڵ طب پێی وابوو زۆر خراپە خەتەنە بۆ پیاوان، دوای طب هاتە سەر ئەوەی زۆر باش و فەوائیدی هەیە و ئینسان لە نەخۆشیەکان دوورە خاتەوە و اینجا بۆ شتێکی جیهانی و زۆر شتی تر. لە ئەخیرە طب ئەگاتە ئەم ئاستەی کە ئەکاتە علمی یەقینی، کە علمی خوا علمی یەقینیە. ئێستا با ئێمە بینە سەر ئەو قەضەیە کە خەڵکی بەناو قورئانی هەموو کاتێک ئەڵێن کاکە خۆ حەدیث ئەدلەی ظنیە، من چ مەجبورم قبوڵی کەم، من یەقین وەرەگرم و قورئان وەرەگرم. طبعا بێئاگا لەوەی کە ئینزالی هەموو حکمێکی قورئان بۆ سەر هەر شخصێک ئەکاتە ظنی ناکاتە یەقینی. طبعا ئەوە وردەکاری زۆرە لە ئوسولی فقه و دیراساتی زۆرە، بەڵام مەبەستەکەم ئەمەیە ئەگەر بەو قسەی ئەوان بکەین ظن لە قورئانە بریتیە لە گومان، یعنی ئەمانە گومانیان وابوو، بەشێک لە ژیانیان وابوو، ناخێر گومانی خراپیان نەبوو بەخوا، بەشێکی گومانی خراپیان هەبوو، بەڵام لەبەرەی بەشی زۆری نە و نزیک لە 100 لە 180 لە 170 گرنگ نییە پێیان وابوو ظنی گومانی خراپیان بەخوا ئەبرد، ئەوەی لێ کرد کەوابوو چۆن لە خراپە گومان وەرئەگیرێ لە چاکیشا وەرەگیرێ. ئێستا ئەوە خوای گەورە عقوبەیان لەسەر چی ئەدا؟ لەسەر گومان ئەیاندا، کەوابوو ئەدلەی ظنی ئەوە دلیل لەسەرەوەی کە وەرەگیرێ. و زۆر بابەتی ظن بابەتێکی گەورەیە، پێویستی بە دیراساتی زۆر هەیە، مەبەستەکەم لێرە تەنها وشەیە ظن بوو کە تۆزێک لەسەری بوەستین. خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەلا ئین بەعض الظن ئیثم، هانێ لە گومانەکان
جیت گوناهباریە هەندێکتری جێ گوناهباری نییە تۆ لە 150 پێت وایە شتێک ئەو گوناهبارە بی چونکە نزیکە لە خوارەوە بەڵام تۆ لە 199 شتێکت پێ وایە ئەوە گوناهبار نابی هەموو ژیانی ئینسانی لەسەر ظن ئەڕوا بنمونە مەسەلەن کەسێک یە بە ئێمە ئەڵێ من فەقیرم ئێمە گومانە بین ئەم قسەی ڕاز بێ فەقیر بێ و هاوکاریشی ئەکەی بەڵام لەوە ئەچێ وردیشی کەینەوە وانە بێ ئیشمان لەسەر ظن ئەڕوا مناڵەکەت بەیانیەتەوە لە مەکتب ئەڵێ ئاوا بوو ئاوا ڕوویدا تۆ یەکسەر بڕای پێەکەی بينما ئەمە دلیلێکی ظنیە ئەدلەی ظنی لە هەموو حیاتی ئینسانە کاری پێ ئەکرێ بۆیە مشرکین و منافقین لەسەر ئەو ظن سوءی کە بەخۆیان هەیە باشە ئەو الظانین بالله ظن السوء لەسەر ئەوە محاسبە ئەکرێن ئیتر خۆی گەور لعنەتیان لێ ئەکا غەضەبیان بەسەرا ئەبارێنە جەهەنەمیان بۆ ئامادە لەسەر ئەو ظن و گومانەیە کە بەخۆیان جل جلاله بردو گومانێکی خراپ هەندێک جار ئینسان ینی گومانی خراپ بەخوا جل جلاله لە صیفەتێک لە صیفەتەکان یەک صیفەتە عیبە وذلكم ظنكم الذي ظننتم بربكم أرداكم فأصبحتم من الخاسرين هاتن گومانتان بەخوایەک پەروەردگارێک کە ئێوەی دروست کردبوو گومانتان وها بوو گومانێکی خراپ ئەم گومانە وای لەکەن ئەرداکم ئەردا لە ڕەدی ئەوە هاتووە لە تەفسیری ئەمایەتەوە معنای ئەهلاکتکم یعنی بەهۆی ئەم گومانەوە کە برتان بەخوا جل بەڕبوبیەتی خوا وای لێکردن کەوە بە هیلاکتانە بەرەو خوا عقوبەتان بدا فأصبحتم من الخاسرين خسارەتمەند بوون يان لباسي إبراهيم خليل أفرمان إذ قال لأبيه وقومه ماذا تعبدون أئفكا آلهة دون الله تريدون ها خوتن حلطان بستو بقماني خوتن بيتان وايا أمانا آلهة ببيخوا جل جلاله وبي الله أم آلهة بقماني خوتن أبي وخواي جل جلاله بعظمة قوري خوي خاوني كون أخنا بشتي جواتا دەکە ئەوە بێت گومانت چۆنە ئەگەر تۆ گومانێکی ئاوا خراپە بەخوا بردبێ بە تەمای چاوەڕێی چی ئەەکەی ینی لە بەرامبەرە خوا چۆن پاداشتە بداتەوە بۆی ابن القیم ئەفەرمێ ئەی فەما ظنكم أن يجازيكم به إذا لقيتموه وقد عبدتم غيره ئەتانەوە چۆن خوا پاداشتان بداتەوە کاتی ئێوە غیری ئەوتان پەرستووە ئەی یان گومانتان چۆنە بەخوا جل جلاله کاتێک کە ئێوە عەبدایەتی ئەوتان کردووە بەڵام لەگەڵ عەبدایەتی کە ئەوە عەبدایەتی کەسی تریشتان کردووە شتی تریشتان کردووە گومانتان ئەتانێت چۆن ئەوەتان بکە ئەی گومانتان چۆنە بە ئەسما و صفاتی خوا بە ڕوبوبیەتی خوا کاتێ نەقستان داوەتە پەنای چونکە ئێوە زۆر محتاجی ئەو بوون پێویستان بە عبودیەتی کامیلی ئەو بوو کەچی چۆن عبودەتیان بۆ غیری ئەو کرد دێ ئەگەر بتان زانێ خوا جل جلاله خاوەنی هەموو کەون و کائیناتەوە ئەو خاوەنی عبودەتی کامیلە ئێوەش عبودەتی کاملتان بۆ ئەو ئەکرد ئەگەر بتان زانێ هەر ئەو غەنیە داواتان لە کەس نەئەکرد لەو نەبێ ئەگەر بتان زانایە هەر ئەو شافیە داواتان لەو ئەکرد ئەگەر بتان زانایە ئەرزاق بەدەستی ئەوە تەنها لەو ئەپاڕانەوە خۆتان زەلیل نەئەکرد لە بەردەم خەڵکێکە کە کەمێک لە ئەرزاق خوای گەورە خسوێتە بەردەست ئەی ڕەحمانەتی خوا ئەی ڕەحیمیەتی خوا هەموو ئەمانە پێویستی بە گومانی باشە یەک لەگەڵ صیفەتەکانی خۆیان بژی بە گومانی باشە کە ئەچیتە خزمەت ئەسما و صفات الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور بيدوان بي لم كونوا كائنات كسي بتوان تصوير كالله نبي جل جلاله تصويرك ورا يك مروف هي لمروف يكتر بشي هسه دراسات هي خواني هيج كسي ناسي جاران بز امانو سر بنجا لكتب فقهيان وسراو هيج افرت يغني خواني عادي وكو افرت يكتر بل كوتا لبسرتا انسان وتا كوتا انسان داوها باشا دي اما مثلا ابي لو شي مصور شلون تبغين شلون شريك يبغى قرار دين لمصوريته ناتوين قرار يبدين ده والله قولا كانج اوان سيوا كانج اوان برتقال كانج اوان قلا كانج اوهان دنكي بارانا كانج اوهان اگر اما ورد كينا واشتكان هموي تصويري خوا جل جلاله لم كونوا كائنات قردونا ابين بو ميروليق لميروليق اتشي تصور كان والله دراسات انسان زور ورد بيتوا اجينا او قناعتي كميروليق لميروليق ترناتش دي او حرشي كاروباري الروحي إنسان كان بدسيتي
دڵی ئینسانەکان لە نێوان دوو پەنجەی خوایە جەل جەلالوه. دەی ئێمە چۆن ئەبێت تەعاملکەین لەگەڵ خوایە جەل جەلالوه و چۆن لە قادریەتی ئەو بڕوانین. ئینسان نایە بە لاوازی دوعا بکە، بە لاوازی بە گومانەوە دوعا بکە، بە یەقینەوە لەگەڵ یا بژی. جاری وایە دەست بەرز دەکەیتەوە، ئەوە نا بە کەم تەرخەمیەوە داوای شیفاکەی، شیفات بۆ نایە، بە ڕۆح داواکە لەگەڵ یا بژی. ئەتێدا ڕزقی لەکەی تێکەڵ بە لەگەڵ ئەو کەریمەیە کە بەکارێنی، بزانە بەرامبەر بە کێ وەستاوی. کاتێک کە کێشەیەکت هەیە، مشکلەیەکت هەیە، بزانە چۆن داوای لێ ئەەکەی، چۆن ئەلاڵیتەوە، چۆن ئەپاڕیتەوە لە بەردەمیە. ئێمە پێویستمان بە ئەم تێگەیشتنەیە لە هەموو شتێکا گومانی باش بەخوا بەرین. قەت گومانی خراپ بە زیهنی شتانەیە ئەبەد. ئەگەر کەوتی، ئەگەر هەموو خەڵکی خراپیان وتی، هەموو خەڵکی گومان زۆر باشە بەخوا جەل جەلالوه. قەت ئینسانی موسڵمان نابێ بشکێ. ئەگەر بەیانی مەسەلەن هەموو خەڵکی سەرزەوی وتیان فڵان کەس خراپە، تۆ گوێ نەدەی، هەلا مەکەرەوە لە زمانی خەڵک. ئایا فعلەن خراپی؟ بژمێرە بزانە خراپە و چاکانە چین. چۆن مصیبەتێ بەسەرتایە دەسێکە ئەشکێر ئاوایە ناو بە خراپە ئەڕوە، چۆن دەسێکە ساغاوە ناو بە باشە ئەڕوە. سادە سادە لەگەڵ شتەکانە ئینسان بژی، زۆر یەقینی بەخوا هەبێ جەل جەلالوه. خەیر لەو شتەیە کە بۆی بڕیارەدە. احتیمالە ناو شۆرەت بۆ تۆ زۆر خراپ بێ، ناو شۆرەتەکە بشکێ، خەیر لەوایە کە شکە. من ئەم فاترەیە بەڕاستی زۆر لە مەسەلەی تەتار و مەغۆڵە ژیانم ئەبردە سەر کە چۆن ئومەی ئیسلامی ئاوا پەرد بوو، ئاوا کەوت لە بەردەستیانە. ئەخر ئومەتێکی زۆر بەهێزی گەورەی وەکو ئومەتی ئیسلامی کە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرمێن جەیشی ئەم ئومەتە گەیشتە 12,000 ناشکی. ئەوە چەند جار بگاتە 12,000 ملیۆنیش ئەشکی. باشە بۆ ئەشکی خەلەلێکەیە، خەلەلێک ئەبێ ئەو خەلە چارەسەرکەین. لە حونەینە ئەبینی ئەصحابی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە خزمەت ئەوە 12,000 بوون و شکانیش یەک گومانی خراپیان بەخوا برد، عجبیان پێیا کرد. وتیان کوڕە ئێمە ئەو کاتە 300 کەس بووین، قڕیش و دنیا دەرەقەتمان ئەو 1000 ئێستا و 12,000 کەس کێ دەرەقەتمانیە؟ اعتیمادەکان خسەوە سەر خۆیان بەشی خوا، ئەو بەشی عەقیدەیە. ئەدنا خەلەل لە عەقیدە زۆر کاتێمە وازان، یعنی خەلەل لە عەقیدە بریتە لەمەی کە وەڵا کاکە فڵان کەس نازانێت تەوحیدەکان چەندێکن، دە هەروان نەیزانێ. خەلەل ئەمەیە، پێت وا بە یەکێکی تر شافیە، پێت وا بە یەکی تر معافیە، پێت وا بە یەکی تر ناصرە، یعنی سەرخەرە. یعنی ئەمە تو ئەبێت جوان جوان تێبگەی لەمە هەمووی لە دڵتا تەنها ئەو بێ. ئینجاتەوە بۆیە ئەو فەرمایشتانەی جاری پێشوو کە لە خزمەتیان نابووین، یعنی کەسێکە هاتە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، خوای گیان من تەوبە بۆ لای تۆ ئەهێنم، بۆ لای پێغەمبەری خوای نابم صلی الله عليه و آله وسلم. فەرمووی تەواو حەقی زانی، هەموو حەقەکانی داوە بە ئەهلی خۆی. ئەو تێگەیشتنە گەورە، ئەو تێگەیشتنە لەگەڵ ئەدەبی عەزیمە بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم، لەگەڵ توانەوە بۆ ئەوە. بەڵام ئەم جۆرە تێگەیشتنە لە عەقیدە ئەمە مۆخی عەقیدەیە. بۆیە مەجاری وایە گەنجێک یەک دنیا کتێبی عەقیدە ئەخوێنێ، هیچ یعنی مصیبەتێکی بەسەر دنیای لێتەوە. بەڵام کەسێک کتێبەکانیشی نەخوێندووە، بەڵام چونکە ناخی دامەزراوە لەگەڵ ئەوە، زۆر ئاساییە بەلایە. من جاری وایە نەخۆشێک ئەبینم ئەمەندە دڵ ئارامە، ئەوەندە پەیوەندی لەگەڵ خۆیە بەهێزە، وەڵڵی هەر حەزەکەی لە خزمەتیا دابنیشی. جاری واشەیە کەسێک ئەبینی وەرە ڕووخاو دنیای لێ هاتوۆتەوە یەک شتێکی بەسیط، کوڕ ئێمە عەبدی ئەو خوایان چی ئەهێنێتە پێشەوە با بهێنێ؟ وەڵڵی کامەی بەلای منەوە خراپە، بەلای جەناب تۆ خراپە، واتە لەناو کۆمەڵگا خراپە، مادام هاتە پێشەوە لە ڕێی تۆیە مەحەزی چاکە لەناو ئەوە. بۆیە هەندێک لە عولەما کە باسی مەسەلەی شەڕ ئەکەن ئەڵێن خوا جەل جەلالوه هیچ صفەتێکی شەڕ لە خۆیان نییە. بۆ بەنسبەت منەوە شەڕە، بەنسبەت حەقیقەتەوە خەیرە. قەرزاری، هەژاری، فەقیری، کەوتن، سەرکەوتن، پاڵەوانی، کوژران، بریندار بوو، هەمووی گیران، هەمووی مەحەزی خێر لەوەیە کە یەتەڕێت. وی ئەم تەسلیم بوونە کامیلە بەخوا جەل جەلالوه، ئەم گومانە باشە بەخوا جەل جەلالوه لە هەموو شتێکە ئەوە تۆ دروستە، ئەوە عەقیدەتەکە دا ئەمەزرێ. ئەگەر ئەم خاڵت نەبێ لە ڕۆحی عەقیدەتێ نەگەیشتووی. بۆیە ضرب الله لكم مثلا من أنفسكم
هل لكم مما ملكت أيمانكم من شركاء فيما رزقناكم فأنتم فيه سواء تخافونهم كخيفتكم أنفسكم كذلك نفصل الآيات لقوم يعقلون. نمونة دو هنا هل خمنا ماشا عبدك أجر هبت كان شريكك تيا مشاركة بكان عبدك بخالصي خود به تو كامل أتواني زيادة التصرفي لقلبك أو عبدك خالص وقنة وهي تويا أو قرنجة أو عبدك شركان تيا يا أبي كاتكان توزيع كان بوي خزمتان كا يا بهر متان بيخنا بازار وإشتام بوك بويا خلصي عبادة بو خواجل أو قبول لا إخوة جل جلاله يعني أي هوار ضلبتي خوشكي أتيب هنا بو غيري خوابو شي بري نا أنبياء نا أولياء نا بيا وقورة عظيمة كاني أم دينا حتى أنبياء عليهم الصلاة والسلام آية نخوش نكوتون آية بيغمبري خومن عليه الصلاة والسلام نافر من نخوشي من دو برابري كسيك لأمة أجر بياوك مثلا سر إشياء بقري بياوك زور بهز چنك آزاري أداهي بيغمبريان صلى الله عليه وسلم دو جار بويا دايك من عائشة جرت وفرمي كاتك هند جار كسري إيش عرق بنيتواني هاتا خوارو هسمانا كل آزارك زور سخته دي خد بيغمبران عليهم الصلاة والسلام أيوب عليه السلام شي لهات بوي إمام أبي لما تيب فكرين بيغمبران عليهم الصلاة والسلام أجر قرار بيت دا صلاة بدسي خويان بيت شون إيهالن كاز برديان تيب بقري لطائفة مثلا شون إيهالن نخوش بكون تناند أوانجي ما حظ لقل خويا أجين أولياء وصالحين يشهروا خو أجر قرار بأولياء وصالحين شتيكيان بدس بويا بحياتي ما نرجع أمة تبكي أمتين هل أصلا نهنجد أو الزليل بي أجر صالحين اشتكيان لدز بوايا أبوايا شفاي همو دردكاني خوان بكرده بلا من أوانش تسليم بخوا جل جلاله جوازكي إيما لقل أوانا تنها أوان دي أوان كامل تسليموني بخوا ولا عقيدة آخر تو بشي لقل شيء واني ورا هاتشي كافري سر زيو كوي كرو يعني همو يكو كرو تصور كبزانة أتواني اشتي دروسك أتواني ميروليك دروسك أتواني ميشوليك دروسك هيتشي بينا أكري لزور كادم شابو مبي لاي خومن قصة أكن يعني برابر بخلقي مسلمان كاكا ايوة چيتان كردو بودين كاكا اگر ايوة توانيتان بهر هموتان ودرزي دروسكن اما تياري دروسك تو چيتان كردو ايوة نا أو برين نا أم برين جا الله وقتي خوي سادات أمن الله كويان كردنا وتان كاكا كي خنوار بشتا أمبر والله مجموعية شون تان كينا خنوار بشتا أمبر والله مجموعية ترشون والله مجموعية لو نوراسا ما نو وتان أمانهم وين دام بزرين شكو من نأزن خنوار أمانة باش أما كلا بوتن أم جماعة تصور كإما برواكن كسيوا ماني رئاوية تبيرشاو نأوية ديندار وخواناز بي وخريكي خواناسي خوي بي نأوية بيدين بي وشتيكي كرد بي زمانكي شري هي وهيچي تر يكشتي بي نكراو لسر زوية بويا كاتك أبيني مثلا أدي خواكي من أم خوا عظيمة ميرو ليكي دروس كرد أدي ويتو تشي كرد زين خواي قوس شون نمونا ما بويا تقول القرآن داما أمزرين أفرمي يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له نمونا يكتب بويا تقول جوان كيف بقرد جوان إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا كر أوانيك دعوة لغير خواء جل جلاله آية ميشي كان بيدروس أكره؟ نا والله ولو اجتمعوا له بهرچي كافري سرزوية كوبيته بزان ميشي كي بيدروس أكره بيدروس أكره باش لوش زياتر وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه ضعف الطالب والمطلوب أجر ميشتي كان لبر أمشتيان دزناكيت طبعا ميجيال باشا كومل مواد أمشت خاوكاتو هالي ألوشتو كهالي دوشا هضمي كرت كهضمي كرت كيلة السنة ممكن أجر شتي بشيت أنه معيدة ودري بينه بلا مشتاق شو أنه لا شيء إنسانه دنيا درينا ينتو ماشي كيش بها ماشي واس كشتي كبرت تو كتايبي ضعف الطالب والمطلوب أما جاري وهي إنسان أشياء داول لمشكلك بين بيش شاي وخوت باش أو مشكلة ده صلاتي أي أم كداوي لأكاتشي أو هردو كان برابر
وجودی مێشێک ضعف الطالب والمطلوب جارێ مرۆڤێک ئەم مرۆڤ و ئەو مرۆڤ کەچی ئەم مرۆڤە خەریکە ئەو مرۆڤەی تر ئەپەرستێ ضعف الطالب والمطلوب جاری وایە دارێک بەردێک ضعف الطالب والمطلوب والله ئەو کەسەی داواکە ئەو کەسەی داوای لێ ئەکرێ هەردووکیان ضعیف و لاواز و هیچیان بەدەستنی ولو كان ئەوەی کە داوای لێ ئەکرێ کەسێکی زۆر عەظیم و گەورە بێ ئەخۆ بەنو ئیسرائیل ئەهاتن يعني بوذا ئەگەر حیاتەکەی ئەخوێنیتەوە سەرەکەی کەسێک بووە ویستوێتی خەیری ویستو ئەوەی ویستو بەڵام دوایی ئادەی ئەتباع بەرەو کوێ ڕۆشتن بەرەو پەرستنی پیان وا بوو ئەم کەسە ساڵحە ئیتر هەموو شتێکی بەدەستە هیچ چیشی بەدەست نییە ضعف الطالب والمطلوب هەموو شتەکانی تر تەحەزوبە سەرۆک حیزبە تا ئیتە خوارەوە ناوەڵا ماوەسایەکی ئاینێکە خۆشتەوێ هەمووی کاکە ضعف الطالب والمطلوب هەمووی بەرەدەست خوا جل جلاله عەقیدەیەکی صاف باک اینجا دوای ئەمە سبحان الله قسەیەک کە رب العالمین وتەیەک فەرمودەیەک ئەدا بە گوێمان ئەفەرمێ وما قدر الله حق قدره بەخوا ڕێزی خۆیان نەگر حەقی خۆیان نەدایە ئەندازەکەیان نەدایە ئیبن القەیم ڕەحمەتوڵڵاهی عەلەیه لەسەر ئەمە زۆر ئەوەستێ ئەم بابەتە زۆر درێژ ئەکاتەوە پوختەکەیتان بۆ باسەکەم چکە فریاوە ناکەم هەرهەمووی کەلیمە بخوێنمەوە لە خزمەتانە أفرمي وما قدر الله حق قدره إن الله لقوي عزيز أم قدر نقلتني خواتشون وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة الرزي كامل إخوان نقلت وجل جلاله قدري أيان نقلت لكاتيك همو الزوي لتشنقي إخوان جل جلاله لروج قيامته والسماوات مطويات بيمينه مطوي بريتيلا بيتشانوا چۆن فایلێک ئاوا ئەپێچیتەوە لولی ئەدەی لول جوان تەسەورکەن ئاوا لول ئەدرێ ئەمە پێوتێ مەطوی باشە پێچراوە ئاوا لول دراو تەشبیه نەبێ ئەم ئاسمانانە هەر هەمووی ئاسمان یەکەم دووەم سێهەم چوارەم پێنجەم شەشەم حەوتەم تەبەن ئاسمانەکان بەعەکسیەوەیە ئێمە دائما ئەگەر شتێک دروستکەین دائما لەسەرەوە بچووکی ئەکەینەوە بەڵام ئاسمانەکان بەعەکسەوە لەسەرەوە گەورەترە بن بۆیە لە فەرمای شتێکە فەرمای ئاسمانی یەکەم بە نیسبەتی ئاسمانی دووەمەوە کە حەلقەتی باب چۆن قفڵی دەرگایەک چەندێ بچووکە دەرگاکە چەندێ گەورەیە ئاسمان یەکەم بە نیسبەت دووەمەوە ئەوەندەیە دووهەم بە نیسبەت سێهەمەوە ئەوەندە سێهەم بە نیسبەت چوار تا ئەگاتە عەرش لە هەموویان گەورەترە هەموو ئاسمانی حەوتەم بە ئەندازی ئەڵقەیەکە بە نیسبەت عەرشەوە دەی ئەگەر دیقەت بدەین ئاوا گەورەتر ئەبێ هەر هەموو ئەم ئاسمانانە ئەپێچرێتەوە مەطویات بیەمینه ئەو دەستی کە لایقە بەخوا جل جلاله دەستی ڕاستی یان لای ڕاستی نازانین باشە چکە فەرمێ بیەمینه بەلای ڕاستی یان لە دەستی ڕاستی چکە پێشتر باسی قەبضەی کردووە ئەکرێ تەفسیرەکەی ئەوە بکرێ بڵێن ئەو دەستی لایقە بەخوا جل جلاله دەستی ڕاست وەکیلتا یەدەیه یەمین هەردوو لای هەر ڕاستە خوا جل جلاله ئەفەرمێ ئاوا ئاسمانەکان لوولەکرێن لە دەستی خوایە جل جلاله دەی وەرە خوایەک ئەمەنە عەظیم و گەورە بێت ئەم ئاسمانە گەورانە مەطویات بیەمینه وەرە تۆ قەدری نەگری وما قدر الله حق قدره بۆیە هەچ کەس پێی وابێ خەلەلێک لە ناردنی پێغەمبەرانە هەیە عەلەیهیم السەڵات وەسسەلام ئەوە ڕێزی خوای نەگرتووە هەر کەسێ پێی وابێ خوا جل جلاله عقابی عەبدێک ئەدا لەسەر ئەوەی کە نەیکردووە باشە یانە پاداشتی ناداتەوە لەسەر ئەو کردەوە جوانەی کە کردوێتی و مؤمنە ئەمە زوڵمی کردووە قەدری خوای نەگرتووە ئەو کەسەی پێی وابێ یەک خەلەلی بچووک لە بڕیاری خوا هەیە قەدری خوای نەگرتووە هەر بڕیارێکی خوا جل جلاله ئەو کەسەی کە پێی وابێ خوا جل جلاله محبتي نية رحمتي نية رأفتي نية رضاي نية غضبي نية هر يكي لصفات كان إلا وكم ترخمي لحقي خوايا كردو أجر كسيك بيوابي خوا جل جلاله خيزان منالي هي وكم مسيحية كان كأعلن عيسى كوري خوايا قدري خوايا نقرتوا شو كان ني ناسيوا ني زانيوا هر کەسێک دژمنەکانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بەبەرزتر بزانێ لە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم قدری خوای نەگرتووە جل جلاله قسە یەهود و نەسارا کە ئەڵێن خوا جل جلاله هەندێک لە پێغەمبەرانی بە مەلیکێکی ظالم ناردووە دوای ئیدعای نبووەتیان کردووە
أما قدري خوان جل جلاله نقرتو هر كسي طعنق لخوا بدا لهر بابتك لبابتك كان جاحد به يكي لصفات كان تأويلك بالرواي بين به هموي أما نقص لخوا جل جلاله أفرمي ليرا يهود رافض شيعة وكوا ليك جوغل أبيان خوارد به لهر دو كان بيكوا تعظيمي خوان كم كردو قدري أن نقرتو شو كبيان وايا علي عليه السلام بيان وايا هندي كان لغلاتي شيعة كجبرائيل خيانتي كرت هندي كان اعتقادي أنا أوايا خواج اللي جو أبوايا علي بكرد يا بيغمبر ماشا سريع وعقيدة باطلة بلا من هاد أمي ترياني هالبجارد ماشا يعني أما نقصك الأخوايا أما لو جوزوية كيهود بابل كلمات يهود ونصارى ودت هندك علي إلهي تأليه عليك بيان وايا خوا تجسدي كذو لا شيء عليا رضا ورحمتي خوا لإمام علي وتبرع لوان هندك كان بيان وايا أم تأليها أكان وبشك نيا لفكر يهود ونصارى لوانا لهمان سرچاوة لهمان جيغوا أو فكريتك فكر يهود ونصارى بويا أمانة قدري خوان جل جلاله قدريان نقرتوا كشايستبت أفرمي دي قدري خوان نقرتوا هر كسيك خوا أمريكي بيبكى عصيانيك نهي شي ليبكى وشي بيك والله كاتي إنسان قناها كات قدري خوا جل جلاله بطاوي ناقري كقناهي قرد قدري خوا جل جلاله ناقرت كفرمانيك خوا جيبجي نكرت قدري خوا جل جلاله الركبيق نقرتو بوي الضرورة إما لما سيتي قشن لقدري خوا جل جلاله حاضيبين دي هر كسي لبيني خوا ولبيني خويا شتيكي تردابني شريكيك دابني مشاركة بك لبيني أو خوا جل جلاله عينا قدري خوا جل جلاله نقرتو والله أواني كملائكة أبرستن أواني خورة برستن أواني دارة برستن أما أنا قدري خوان جل جلاله نقرتوا آخر أو وعدي لي ورقوا الشيطان برسكان ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان أواني كشيطان برستن قدري خوان جل جلاله نقرتوا هاتون دجملكي خوان هاوتاي خوا كردوا العياذ بالله همو أميكا أرزم كردن أما إشارة بو أو نهينية بچوكي يا أو نهينية زور وردي كلمة مسألة عقيدي كسي مسلمانة هي كأيش أو تسليم بخوا جل جلاله ولا همشتكان بجرته ولا أو بكامل ما نتسليم به جياني خوي مردني خوي بسبيري بو أخرنا كريم بلين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي الله رب العالمين جيانو مردن بو أو كشي لبناي أم وشي جيانو مردن بو أو بيم خلالك امتياها بيت لهندي بشك لجيان بو غيري خوابي بشي لمردن بو غيري خوابي بوي تسليم بوني طواو بوي ام بيمانوتي مسلم مسلمان خواني إسلام خواهي قورا غيري إسلام اللي قبولناك أوي تسليم بوني كاملة بخوا جل جلاله داي هركسيك غير تسليم بون بنابرة برهشتك اللي قبولناك ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه زور كتفسيري وآيات بغلط أكري كتفسيرك أوا أكريت لغير إسلام هيج دين يكتل لك قبول مكان أو غلط باسي همو أنبياء لآدم وهتا خاتم حتى كوتا إنسانية غير إسلام وتسليم بوني كامل بخواج اللي قبولناك بوي مفسرين أفرمون أم آيات الله بيشو باسي أنبياءك همو أنبياء دواي أفرمون لكسيان قبولناك إلا إسلام نبي كأو تسليم بونا حقيقية بخواج اللي كالعقيدة الرنق أداته هەریکێک لە ئێمە پێویستی بەتوانەوەیە لە پێناو خوایەکە جەل جەلاوه کە خەڵقی کردووە بەبێ ئیرادە ویستی خۆی ئەو خەڵقی کردووە بەم شێوازەی کە خەڵقی کردووە و باشترین کەسێک لە عەقیدەیە ئەوەیە کەوا تەواو ڕازی بێ بەخوا جەل جەلاوه تەسلیم بوو بێ لە ورد و درشتی ژیانی بەخوا جەل جەلاوه گومانی باش بەخوا ئومێد بوون بەخوا جەل جەلاوه سرێکی زۆر گەورەیە کە عەقیدەت زۆر بە گەورەدا ئەمەزرێنێ ئارامی لەگەڵ خوایە تەسلیم بوون بەو قەدرگرتنی ئەو ئەمانە هەمووی پشکێکی گەورن لە عەقلی کەسی موسڵمان بۆیە ئەبێ ئێمە لە مەسەلەی شرک زۆر وریابین
لهمو جۆرەکانی کە مەخفین نهێنین پەنهانن ها کاتێک کەوتین و بە خۆمان نەزانی وەک پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمی خۆیان پەنا ئەگرم بە تۆ لە شیرکێک کە پێی نەزانم داوای لێ خۆشبوون لێک پەنا ئەگرم بە شیرکێک کە بیزانم داوای لێ خۆشبوون لێکم لە شیرکێک کە نەزانم و بەسەرما تێپەڕ خوای جان داوا لي أكين بناوي جوانه بصفتي برزه باسم عظمة أم درس وطاوي درس كانت المال قبولك يا رب العالمين عقيدة وفكر ودين داري وخواناسي من دام زرينا يا أكرم الأكرمين يا ربي خويا جان داوا لي خوجبون اللي أكين هلوكم وكريك بدل ما أنا جزرا وعفو منك يا أكرم الأكرمين خويا بزي خود بسر معنا ببارنا اللي خوجبوني خود بسر معنا ببارنا ضل دام زين لسر خواناسي لسر دينداري لسر طاعت لسر عبداتي يا أكرم الأكرمين يا ربي خويا جان عاقبة من برخيرك يا ربي خويا لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشيطمان ونبي يا رب العالمين يا ربي خويا هلوكم وكريمان زور يا إلهي عفو منك قناه بأشكر أكد من عفو منك بنهان كد من عفو منك ستر منك بمن شهر ويا أكرم الأكرمين خويا جان عقيدتي بتولد دلودر معنا دام زرينا يا رب العالمين يا ربي خويا سرفر أزي أم دنيا ودنيا منك يا ربي خويا داوا اللي أكين بقوري خود خويا بديداري بيغمريان ما صلى الله عليه وآله وسلم شادك يا ربي خويا قرفتو مشكلة كان من كسباني دسي وبرسكين وتو نبي يا إلهي برزيانا كين وبولايتو تو تشار سريانك همو غما كان من بجار كان من شار سرك يا رب العالمين درجة كاني خير بسر ما نبكره ودرجة كاني بركة بسر ما نبكره بمن بارز خويا ين لشاي بيز بمن بارز لدمي بيز بمن بارز لدسي بيز خويا بمن بارز لجاسوس كان يا رب العالمين يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانا بصفتي برزة باسم عظمة روحي دين داري النخ ما نزياترك يا أكرم الأكرمين يا ربي خويا لفتني أم زمان بمن بارزة لشبهات وشهوات أم زمان بمن بارزة دائما مزين لسر خواناسي وطاعت وعبداتي خوت يا أكرم الأكرمين خويا دين داري لضلما ناشرين كجناه وكفر لضلما ناشرين يا ربي خويا جان مسلمانا نكي زور رجانا داوي دعاء خير مالي كان قماني باش بإما أبن خويا إما هيش من صلاة نية دعاء كان ينبولاي تو برزكينوا تو خود خست دلي أوان كبا إما بلين يا إلهي داوي اللي أكين بزي ورحمتي خود بسري أنا ببارينا هرشي أنا يبيان عطاك يا أكرم الأكرمين خويا داوا اللي أكين لجناهي داك وباك من مبورة يا ربي خويا لجناهي مردو كان من مبورة لجناهي خزان وهوسر من المن مبورة لجناهي خشك برا كان من مبورة پروردگار لجناهي أمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم مبورة يا ربي خويا جان مسلمانان كي زور خزمتي أم ديني تويان كردوا يا أكرم الأكرمين لهمو يان مبورة يا رب العالمين مسلمانان كي زور خويني خويا لبناوي أم دينا بخش كردوا بخشي وخواجان لجناهي أن مبورة پروردگار داوا اللي أكين بجوري خود برحمتي خود بكرمي خود همة عزت بو أم ملة بجرر ويا ربي خويا أمة بخر وسرقات كان خوي أمتك بيغمريان صلى الله عليه وآله وسلم لطاوي جهانا خوين اللي أتيا خويا بهانا ما نورا غيري توشكنا بن يا أكرم الأكرمين خويا شكايتي خو من بولايتو برزكينا بخوا پروردگار سجدنا بن بوتو نبي ركوعنا بن بوتو نبي دسي دعاء برزنا كينا وبوتو نبي ضلمان غيري تويناوي يا أكرم الأكرمين داوا اللي أكين خويا بمكر دوانا أم دعانا من قبولك يا رب العالمين لبرخاتي أم كلمات جواناني أم بيا وقور النسيوتي لبرخاتي تو خويا جان لما قبولك أم دعانا يا ربي خويا داوا اللي أكين صلاوي أم مجلسي أم بقينا بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم يكيقنا ومن لخزمتي بينا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقنا هي من شيء أجبوري وخالي ما قبولك إن شاء الله.